لەگەڵتاندا بەردەوامین لێگومان ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگا میوانداری و کەسە عزیزانە دەکەین کە چ لە شاری کەرکووکدا بێت و چ لە دەرەوەدا بێت جێپەنجە و هەروەها گەرم و گوڕیان لەگەڵ خەڵکیدا هەیە بۆ ئەم جارەش کەسایەتیە کە بەردەوام بە تامەکانی بە هونەری دەست و پەنجەی بە قسەکانی هاوکات بەو هەستە کوردەواری کە هەیەی بەردەوام لەگەڵ خۆی و خزمان و دۆستاندا بەیەکەوە شەیری دەکەن. جا بە خۆشحاڵیەوە بۆ ئەمڕۆ ئێمە میوانداریمان کردووە هەم بۆی جەژنەکەی لێ مبارەکەین و کۆمەڵە گفتوگۆی شیرین و جەژنانە بکەین. کاک سۆران جەژن پیرۆز بێ. جەژنی خۆتان پیرۆز بێ و جەژنی هەموو ئومەتی محەممەد پیرۆز بێ و جەژنی بە تایبەت ملەتی کورد پیرۆز بێ. بەڕاستی ئەم جێژنە دوو جێژنە لای من دەبێت جێژنی ڕاستی نەورۆزە و جێژنی ڕەمەزانە. ئێمە وەکو نەورۆز ڕۆژی ئازادیە، ڕۆژی ڕوخانی زاڵمە، ڕۆژی ڕخانی دیکتاتۆرەکانە. مانگی ڕەمەزانش ڕنگ مانگێکی پیرۆزە و جێژنێکی ڕەمەزان جێژنێکی ئیلاهیە. بەڵێ کاک سۆران، ئەگەر تۆزێک باسی ئیشەکەتمان بۆ بکەی لە کێوە خەریکی بڵێن شێفی هەروەها کەی بوو بۆ یەکەم جار توانیت کە مەطعەم و چێشتخانەی خۆت دابنێ؟ بەڵێ وەڵامی من لە 2000 تقریبا 9 دەستم پێ کرد. ئیتر ئیشەکەم بەڕاستی بیدایەت دوو قازانی بچوو بوو. خۆم و خێزانم دەستمان پێ کرد. یەک دوو جار ئەمەلمان نەبوو، ئیشەکان کەم بوون زۆر. خۆم کاسبێ ترشمە کرد لەگەڵی. ئیتر دوایی خی گەورە بەرەکەت تێ کرد، وردە وردە پەشەنەیدا و ئیشەکەم باش بوو. کاسبی تر ماز نێنە کاس کردمە کاسبێکی دایمی لە تەباخی. هەر بشیت دەستکان خۆش. جا ئێستا بە کاک سۆرانی چێژلەنەی بەتوانان بەناوبانگە. کاک سۆران دەڵات دەم و زارت لەگەڵ هاوڵاتیانە زۆر شیرین و زۆر خۆشام پەیوەندیە وای کردووە تۆ جیا لە بۆنە و یادەکان لە جەژندا بێ لە نەورۆزدا بێ لەگەڵ هاوڵاتیاندا گەرم و گوڵبی؟ واللهی ئێمە خەڵکی کەرکووک خەڵکێکی زۆر بەڕێزن. خەڵکی کەرکووک بەعام یعنی کوردستان بەعام. من زۆر سپاسی خەڵکی کەرکووکەکەم، زۆر قەدری ئێمە ئاگرن لەسەر خواردنەکان، ڕێزمان لێگرن، سەبریان زۆرە لەگەڵمان ماڵیان ناوە بێ. جارواشە سێرەکەی تۆزە عەجەلەمان لێکەن لە تێکردنی ئاشەکە. ئیتر ئێمە مەجبورین قسەی خۆشکەین یا سەبرێ بدەین پیان یا بڵین کاکە جارواوە ساحب ماڵە بۆ هاتوو تیتی وەڵام ماڵم کاول بوو کاک سۆرەوتمە بۆ تیتی وەڵی کاک سۆرە من 200م داواز کرد 400. ئێوتمە کاکە خواردن 1000 نەفەر ماوە بە سەعبەت بۆی دڵی بدەمەوە بۆی ئەو شتێکسە لە ناو دڵی کەمکەمەوە. ئێتی دوایەوە کە تاوا بۆ تیتی وەڵی الحەمدولله شکر بۆخوا بە زیادەوەش بەشی کرد. وتەیەکێ زۆر جا بەکاری دێنی لە کۆتایی ڤیدۆکانە. من نەمێ بزانم مەبەستی تۆ لە وتەیە چێکاڵی ئەختا بەڵێ. وەڵی خۆی هەموو کارێک هەموو شتێ لە دنیاە ڕاوەستانی تەیە. مەسەلەی ڕاوەست ینی ڕاگردنە کارم ئەقتا ڕاگرنە بەشێ خەڵکی ڕەخناگرێ لێ خۆزگەم بە کوردی وایە بەشێ خەڵکشەیە لێ ئایبینێ دەست خۆش بێ. کاک سۆرانگیان زۆر سپاس کاک سۆران. ئەگەر پەیامێکی تایبەتە هەیە بۆ جەژن بۆ نەورۆز بەو هەستە کوردەواریەوە ئەتوێ بیگەینی؟ من داوا لە خەڵکی کەرکووکی بە شەرەفەکەم ئیمڕۆ ڕۆژێوەیە ژیانێکی برایەتی بژین لەم شارە. ئێمە خۆمان دەسەڵاتداری نیستە، خۆمان حاکمی ئەم شارین، والی ئەم شارە کوردە و لە خۆمانە و کوڕی خۆمانە. ئەبێ ئێمە برا گەورەیەتی بکەین لێرە. ئەگە یەکێک لەم شارە تۆڕەش بوو لێمان ئێمە بێ سەبرکەین لەبەری خۆمان والی ئەم شارین. ئیستا خۆمان دەسەڵاتدارین. با ئەومان لەبیر نەچێ کاتی خۆی چۆن زۆڵممان لێکرا، چۆن ماڵی خەڵک لەم شارە تەرحیلەکرا، چۆن ماڵی خەڵک وێرانەکرا. ئێمە نامانەوە شتانە دووبارەکەینەوە. ئێمە بمانەوە برایەتی دروستکەین لەبین کورد و عەرەب و تورکمان. ئێمە بتەوێ نەتەوێ ساحب مڵکین لەم شارە. ئێمە ساحبی ڕەسەنین. هەر بژیت کاک سۆران زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ میواندارەکەت. کۆمەڵە شتی خۆ زۆر خۆشی وماندانەوە. هەر بژیت. یا ڕەبی عافیەتان بێ. سەلامەتی زۆر سپاس.